ئێمە دەتوانین بڵین یەکەم جارەکە دیدارێکی ئەو هازانەسی ئەکادمی جەماوەری ڕێک دەخەین بە تایبەت بۆ منداڵان ڕاستی هیوادارین ئەو دیدارە بێتە ڕێڕەوێک یاخود ڕێگایەک بۆ ئەوی کەەوە منداڵ کە قورس و قورسایی و سنگێکی زۆر گەورەی هەیە لە کۆمەلگادا بهێنرێتە پێشەوە و بکرێتە سێکتەرێکی گەورەی ژیان چونکە منداڵ بەڕاستی دواڕۆژی هەمونەتەوەیەکە کاتێک ئێمە بایەق بە منداڵ بدەین هەر لە سەرەتای ژیانەوە دەگەینە واسەی کە دواڕۆژێکی تۆکمە و پتە و بە توانایی بۆ نەتەوەکەمان بەرهەمبێنین لەبەرەوە لەو سوانگەیەوە بەڕاستی ئمە گەیشتە و ئاسەی کە دیدارێکی بۆ شێوەیە ڕێک بخەین و هەوڵ بدەین بیکەینە دیدارێکی ساڵانە وەکو نەریتێکی ئاسایی و پێویست بۆ کۆمەلگا کە چەند پەیامێکی گرنگ هەیە دەربارەی تەندروستی منداڵ دەربارەی گەشەی منداڵ دەربارەی پەروەردە چۆنێتی هەڵسوکەوت لەگەڵ منداڵ کۆمەڵێک لایانی تری گرنگی ژیانی منداڵ تاوتو بکەین لەگەڵ پزیشکان لەگەڵ خۆمان و لەگەڵ جەماوەەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕاستی ئامانجی سەرەکیمانەوەیە کە پەیامەکەمان بگەێنین بە جەماوەەر نەکتەنیا بۆ پزیشکان و بۆ خەڵکانی تر بەڵکو خەڵک بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاستیەکان دەربارەی منداڵ بزانن.